خۆشەویستان لە تەوەرەی سێمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکەین بێگومان لا شەو جستەی ئێمە لە کۆمەڵێک کۆئەندام و ئەندام پێگاتون هەندێکیان لە ظاهری جستەمانە دیارن هەندێکیان کەوتونەتە ناو هەناومانەوە ناو بۆشایی سکمانەوە ئەوەی ئەوترێ یەکێک لەو ئەندامانە پێی ئەوترێ زراو ئێمە ئەمڕۆ باس لە بەرتی زراو و ئەو ئازاری کە دروستیەکە لە ناوسکە باسی ئەم بابەتاکەین هۆکارەکانی چین چارەسەرەکانی چین چی دەبێتە هۆی ئەوەی کە بەرتی زراو دروست ببێ لە چ تەمەنێکە لە چ ڕەگەزێکە وەلابردننی زراو ئەسڵەن چ سایل ئیفێکتێکی هەیە دواتر بۆ ئەو کەسەی کە زراوەکەی لابە با میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێمن محمود محەممەد پسپۆری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەوی بە نازور کە بەسپاسەوە بەڕێزیان لە ستودیۆ میوانە کاکتۆر بەخێر جارە بە زراو بزانین چییە فەرمانی چیە ئیشی چێ لە لەشە ئەگەر باسێکمان لە زراو بۆ بکەیت. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریتان و بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزی باش. زراو ئەندامێکە کە بێتە ژێر جگەرەوە واتە ئەکەوێتە ژێر پەراستووی ڕاستەوە یەکێکە لە ئەندامە گرنگەکانی لەش بەڵام ڤایتال ئۆرگانیە یعنی ئینسان بەبێ زراویش ئەژی و ئینسان بەبێ جگەر ناژی بەبێ گورچی لە ناژی یان لانی کەم پێویستی بە یەکێ لە سیەکان یەکێ لە گورچیلەکان هەیە کەواتە ئینسان بەبێ ئەمانە ناژین بەڵام هەنی ئەندامی کە هەیە هەبوونیان سوودی خۆی هەیە بەڵام لایش ببرێ ئینسان ئەوە نیە بڵێ ناژیە کێشەی زۆر گەورەی بۆ دروستە بێ یەکێ لەوانە زراوە. زراو تورەکەیە کە تقریبا حجمی نزیکی 10 سانتیمێتر کەمتر یان زیاترە بێت ئەکەوێتەوە کوتمانەکە دە ژێر پەراستووی ڕاستەوە لە ژێر جگەرەوە لە لای ڕاستەوە فەرمانی بریتە لە خەزنکردن و هەڵگرتن و کۆکردنەوەی ئەو مادە زەردەی کە لە جگەرا دروستە بێ مادە زەرد و سەوز باوەکە کە پێڵێن بایڵ ئەم بایڵە سەرچاوی دروستبوونەکەی لە جگەرایە لە زراوانە بەڵام یەک لە ناو زراوە هەڵ ئەگیرێ وەکو چۆن مەخزانێک خەزانێک هەیە تۆ چۆن ئێمە تەنکی سەربامان هەیە گەر ئاوەکە لە مەشروعەکەیەوە ئەچێتە تەنکیەکە دواتر لە کاتی پێویستە بەلوعەکەی لە حەوشەیە ئەکرێتەوە ئەم زراوە شوکو دەوری ئەو تەنکی سەربانە ئەبینێ ئەم مایدە بایڵە کە لە جگەرا دروستەوێ ئەو هەڵی ئەگرێ خەستی ئەکاتەوە خوێ و ئاوی تایبەتیان چۆڵی خۆشەی ئەکات بۆ ئەوەی لە کاتی پێویستە بیڕژێتە ناو دوانزەگرێەوە بە تایبەتی لە دوای خواردن و ئاهەمتر خواردنی چەور و ژەمی قرس. ئەکاتە بەردی زراو چییە چۆن دروستە بێت؟ بەردی زراو باوترین کێشە تەندروستەکانی زراوە یعنی کێشی تریشەیە بەس ئەمە باوترینشێ بەڵام ئەمە لە هویان باوترە لەگەڵی کاتێک ئەو ناباڵانسیەک لەو خوێ و ئاوەی پێکاتەی زەرداوەکەیە دروست ئەبێت وای لێت کەوا بەردروست بێ ئێستا تۆ سوراحی ئاو بێنە ئاوی تێکە تا نسبەترێکی زۆر ئاوەکە نەجوڵێت نەها جاری نەبێت لە بەردەمیا خڵتە لە بنەکە کۆ بێتە وردەوە ئەم خڵتەیەک گرێتەوە بە شێوەی بەردروستە بێ هەر ناباڵانسیەک لە دروستبوونی خوێ و ئاو و پێکهاتەی زەرداوەکەی کە لە جگەرەوە دروستە بێت لە ناو تورەکەی زراوە ئەم ناباڵانسیە دروست بێ بەردی زراو دروست دەکات. زەرەری ئەم بەردە چیە یەک دوو هەندێک جارە بیستین ئەڵەن فڵانە کەس زراوی تەقیوە ئەمە لە ئەنجامی بەردەکە یان ئەوە نەخۆشێکی ترە زەرری ئەم بەردە طبعا هەشتێکە نۆرماڵ نەبوو ئەب نۆرماڵ بێ کەواتە خۆی لە خۆیان زەرەرە کەواتە ئینسان دروستبوونی بەردی زراو نۆرماڵ نیە کەواتە کە دروست بوو کێشە دروستەکە باوترین کێشە لە بەردی زراوە ئازارە نەخۆش زۆبەی زۆری کات ئازاری بۆ دروستە بێت لە چ کاتێکە بە تایبەتی ئەگەر دانیشێ ژەمێکی قورس بخوا کەبابێ بخوا کفتەیە بخوا یاپراکانی خواردنەکەی چەور بێ ئازاری بۆ دروستەکە لە کاتی سەرما جەوی سارد و سەرمایە ئازاری بۆ دروستە بێت لە کاتی ئیشکردنێکی زۆر کێشەی بە دروستە بێ من هەمیشە دوو پۆینتم تەرکیز کردووە لە ئەو چارەخوازە بە ڕێزانیانە لای ئێمە ئەو کەسانی کە بەردی زراویان هەیە زۆربەی هەرە زۆری کێشە و مشکلەکانی بەردی زراو لە دوو کاتا زۆرە بن لە ڕەمەزانە زۆرە بێت چکە ئینسان نزیکی 14-15 ساعاتێ بە ڕۆژوو نابێ لەو کاتەیە زراو لە ئیسراحەتا بێ چکە هیچ دەر نادا بە ناو دوانزەگرێ لە ناکاو دەستەکە بە خواردن بە تایبەتی گەر ژەمەکە خواردنی قورس وها برسیەتی و حەزەکە خواردنی خۆشخوا زۆربەی کێشەکان لە ڕەمەزانە دروستە بێ و زۆربەی هەرە زۆری کێشەکانی بەردی زراو لە ئافرەتە لە کاتی حەملا دروستە بێت بۆی تێکچوونی باڵانس و هۆرمۆناتی لەش و کەمبوونیدا بۆی دائیمە من بە چارەخوازی بەڕێز دەڵێم بەردی زراو هەموو کات پێویست بە چارەسەر ناکە بەڵام وەکو چارەسەری ئەخیر تەنها و تەنها نەشتەرگەریە یعنی هیچ عیلاجە هیچ زەرمانێکی کوردەواری هیچ دەرزیەک هیچ حەبێک بەردی زراو ناتوێنێتەوە ئەسڵەن ئێمە خواخوامان بەردی زراوەکە لە ناو تورەکەی زراوەکە نەجوڵە چکە ئەگەر بجوڵە خوانەخواستە بێتە خوارە بچێتە ناو بۆری زراو احتیمالە چارەخوازەکە تووشی
هەوکردنی زراو بکە تووشی هەوکردنی بۆری زراو کە پێڵن کۆڵنجایتس لەوانەیە تووشی زەردووی بکە لەوانەیە تووشی ئیلتیهابی پەنکریاسی بکە کە ئەمە هەرێکیان خۆیان لە خۆیانە زنجیرەیەک مشکلی و کێشە بە دوای خۆیان ئەهێنێت لە هەموو ڕێیەکەوە بۆی دائیما ئەو کەسانە من پێیان ئەڵێم ئەگەر ئافرەتە و بێتمەتەمای حملکردنە باشترە پێشەوەی حملەکە دروستکە بەردی زراوەکە لابات یان ئەو کەسانی کە ئەزان زوو بەردەوام زوو ئازاریان هەیە نزیکی ڕەمەزان بوویەوە من ئەڵێم عملیاتەکە بکەی باشترە بووی لە ڕەمەزانە کێشەکانی گەورەتر سەبارەت بە تەقینەکە ئەو چۆنە هەیە مەسەلەی تەقینەکە کە زرا و ئیلتیهابەکات ئیلتیهابەکە هەر ئیهمالیەکە وای لێ هەنێ جار بە تایبەتی ئەو کەسانی کە شەکرە و نەخۆشی درێژخایەنیان هەیە بەردی زرا و ئازا ئیلتیهابی زۆرە بەڵام هەستی پێ ناکە چونکە عادەتەن خۆمان نەزانین ئەو کەسانی کە شەکریان هەیە ئیحساسی ئازاریان کەمە ئەو شەخصەیەکە نییە بۆیە پێڵن سایلنت پەین ئەنی ئازارەکان ئازارێکی بێدەنگە خۆی هەستی پێ ناکە وای لێ ئیهمالێکە من چەندەها نەخۆش عملیاتم بۆ کردو گەشتۆ بە مەرحەلەیەک یعنی وتوێتی گەشتۆ بووی کە تەواو ناڕەحەتی کردو ئەمجا هاتووە کە ڕۆشتمەوە زۆرە ژوورەوە سێنم کردو زراوەکە ڕەش بۆتەوە ئەم ڕەشبوونەوە ئەتەقێت هەموو شتێک مەرحەلە ئیلتیهابەت بیدایەت ئاوسان دروستە بێ دوای ڕەنگەکەی مەرێ وردە مەیلە و سپیچکە خوێنی بۆ ناچێت دوای ڕەشە بێتەوە مەرحەلەی ئاخیر تەقینە تەقین زۆر نییە یعنی بڵێن وڵا زۆربەی خەڵک تووشی تەقینی زراوە بن بەڵام بگا بە مەرحەلەی ڕەشبوونەوە لە دوای ڕەشبوونەوە یەکسەر تەقینی زراوەکە دەست پێکە چ زیانێکی هەیە طبعا تۆ هەر ئیلتیهابێک بتەقێت لە ناو سکا بڵاو بێتەوە جەرەحەت و ئیلتیهابات هەموو ناو پەردەی سکەگرێ هەموو ئەندامەکانی تری یعنی تۆ هەر لە زراوە نییە لەوە چێت تووشی ئیلتیهابی مەعیدەی کات تووشی ئیلتیهابی ڕیخۆڵە کوێرەی کاتە ئەگەر ئافرەت بێ تەئسیر لە هێلکەدان و لە مناڵدان کات تەئسیر لە ڕیخۆڵە لە قۆڵۆن لە جگەر لە هەموو شتێکە ئەکا و ئەخیران چارەسەر نەکرێ تووشی ژەهرایی بوونی خوێنە بە پێڵەن سێپتیسیمیا کە گەشتە مەرحەلەی سێپتیسیمیا توانن بڵێن نیوەی زیاتری نەخۆشەکان وفاتەکەن حاڵەت کەواتە بۆ ئێوەش قورسترا گەر بتەقێ پاکردن هەر زۆر چارەسەری قورسترە يعني کاتی زۆرتر ئەمێنێتەوە لە خەسخانە لەوانەیە ئەم نەخۆشە پێویستکە بچێتە عینایە مڕەکەزە و هەم لە ڕووی مادیشەوە ئەتوان بڵێن پێنج قات و دەقات نەخۆش پارە و مەصرفاتی هەیە لە کاتێکا لەوچی ئەنجامەکەی وەکو ئەوە نەبێت کە لە بیدایە تا پێش ئەوەی تووشی ئەم حاڵەتە گەورانە بێت عملیاتەکەی بکردایە زۆر باشە کاک دکتۆر نیشانەکانی گرفت لە زراوە چین باست لە ئازارکرد بنمونە ئایا چەند نیشانەمان هەیە و چۆن کەسەکە هەستی پێ بکات کە گرفتێک لەو ئەندامە هەیە و پێویستە بڕوا بۆ لای دکتۆر بەڵام پێش ئەوەی کەوا باسی نیشانەکان بکەین با بزانین بەردی زراو لە کیا زۆرە بەردی زراو عادەتەن لە کەسانی قەڵەوە زیاتر هەتاوەکو لەو کەسانی زەعیفن عادەتەن لە تەمەنی گەنجیەوە لە تەمەنی 25 ساڵی تا 45 ساڵی زیاتر هەتاوەکو پێش ئەو تەمەنە یان دوای ئەو تەمەنە و لە ئافرەتا زیاتر هەتا لە پیاوە و ئەو کەسانی خۆشخۆرن بەردەوام حەزیان لە خواردنی چەور و کەباب و گۆشت و یان ئەگەر پیاوە مەشروب و کحولا دەخواتەوە لەمانە بەردی زراو زۆرن و لە ڕووی کە لەو کێشە تەندروستیانەی فامیلیاڵە یعنی کەسێ دایکی یان باوکی هەیبێ یا براو یا خوشکێ بێ ئەمیش احتیمالە هەیبێت بۆ ماوەیش هەیە یعنی فامیلیال مقسم بۆ ماوەیەکێ ئەوە دەورە بینێت بەنسبەت باوترین کێشەی تەندروستی بەردی زرا و ئازارەکە عادەتەن لە ئاستی مەعیدەیە دروستە بێ ئەگوازرێتەوە بۆ ژێرپەراسی و ڕاستی ئەگوازرێتەوە بۆ شانی ڕاستی و هەنێ جار هەمان ئاستی مەعیدە لە پشتەوە ناو دەفەی شانی بۆی دروستە بێ ئەم ئازارە لەوەی ئەڵنجانی لەگەڵا بێ لەوەی دڵتێکەڵاتنی لەگەڵا بێ ڕەشانەوەی لەگەڵا بێ ئەگە زۆر بەقوت بێ هەنێ جا تووشی سکچوونی ئەکا وای لێ ئیشتیهای خواردنی نامێنێت دڵ ئێڵنجدان دڵتێکەڵاتنی زۆرە و سەرڕای ئەوەش کە ئازارەکەی زۆر بەخۆت ئەبێ هەنی کابرا بێتاقەتە بێ مەزاجی تێکەیە چونکە هەمومان ئازارێکمان هەبێ وکو شخصێکی نۆرمال نابین تەسیرمان تێکا لەو ڕۆیەوە باش کاکتۆر ئەو ئازاری باست کرد لەگەڵ ئازاری گورچیلەیە چۆن لێکجا بکرێت ینی بەچیا بزانین ئەمە ئازاری زراوە ئەمان ئازاری گورچیلەیە ڕاستەکەیت طبعا زرا و گورچیلە بە تایبەتی گورچیلەی ڕاست زوت بەتەواوی لە تەنیشتێکەوە یعنی لەوە چێن 5 سانتیم کەمترنیش بە مەجالەکەیان و طبیعەتی ئازاری شوایە کە ئازار لە شوێنێکا دروستە بێ بزەبت یەک پوینت نییە هەموو شوێنەکە ئەگەر شتێکی پێڵان ڕیفێرت پێین یعنی ئازاری گوازراوە ئەم ئازارە لێرە هەیە لەوە چێ بچێوە هەستکەی ڕیخۆڵە کوێرەیە لەوە چێ هەستکەی ئیلتیابی پەنکریاسە یان تا هەنێک کەس لەوەیە هەست بکات کە جەڵدەی دڵە ئازاری دڵە چونکە هەمووی ئەم منتیقە نزیکە لێک ئازاریەکیان بۆ ئەویکیانە ڕا بۆ بالعکس پێچەوانی ئەمەش کابرا لەوە چێ کێش ئازارەکە ئازاری دڵ بێ هەستکە مەعیدەیەتی هەستکە زرایەتی بۆیە مهمترینش هەر کاتی ئازاری هەبوو ئەبێ سەردانی نەخۆشخانە و سەردانی پزیشک بکە ئەو کاتە بە گوێرەی فحوساتی خوێن بە گوێرەی سۆنەر بە گوێرەی فەحسی کلینیکی و سەریرین پزیشکەکە ئەنجا بۆی دەرەکەیەکەوە سەبەبەکەکانیانە زۆر باش کاتە دەستنیشانکردن بە فحوساتی تایبەتە
بەڵێ دەستنیشانکردن دووشتمان ئێمە تەشخیصی هەموو شتێکە پێڵەن هیستری ئەن ئێگزامینێشن هیستری عین تۆ لە نەخۆشەکەتە پرسی ئازارەکەیە چۆنە پەیوەندی بەچیوە هەیە پەیوەندی بە کاتی نان خواردن برسێتی نەوعی نان خواردنەکە لێ پرسم بۆ دوێنێ پێرە خواردنی قورس و نەخواردووە خواردنێکی چاوری نەخواردووە ئەمە هیستری یعنی پرسیارکردن لە نەخۆشەکە دووەم ئێگزامینێشن خۆت بەدەست فەحسی نەخۆشەکە ئەەکەی جگە لەوە چی پێویست بە فەحسی خوێنوێ لەوانەیە سادەترین شت کە بۆی بنێری سۆنەرێکی بۆ نێری ئەو کات زۆر باشە باس لە نەشتەرگەری بکەین لابردنی زراو چ کاتێک ئەکرێت و ئایا ئەمە نەشتەرگەریەکی قورسە یان وەکو پزیشکان چۆن ڕێنمایی کەسەکەکەن کاتێک حاڵەتەکە ئەگاتە نەشتەرگەری بەردی زراو وەکووتمان هەر کاتی دروست بێ حەلەکەی تەنها نەشتەرگەریە ئیتر نەخۆشەکە دوای ئەخا ئێستا بێ ساڵەیی کە بێ پێنجی کە بێ دەی کە بێ بیستی کە بێ بێ ئەمەلیاتە بکات لە چەند حاڵەتێکی زۆر دەگمەنە ئەگەر بەردەکە زۆر ورد بێتە هەوکو زەنگیانە شتێکی ئاو احتیمالێ بەردێت و بەر شتێکی وە بچووک نەجادی بێت و داوازێت بەڵام لەوە زیاتر ئیلا حەلەکەی نەشتەرگەریە جا نەشتەرگەری بەردی زراو لە دوو کاتە ئەکرێ و بە دوو جۆریش ئەکرێت لە حاڵەتێکە ئەگەر دەبێت بە حاڵەتی ئیمردنە بێ بە هەوکردنی زراوی لەگەڵانە ئەی تەنها بەردەکە جوڵاوە ئیلتیهابی نەکردو پێڵەن بیلیاری کۆلیک لەم کاتەیە ئەم حاڵەتە دروست بێ علمیان ئەڵێ لە 3 بۆ 4 ڕۆژی یەکەمی دروستبوونی ئازارەکە پێڵەن گۆڵدن تایم باشترین کاتە بۆی ئەمەلیاتەکە بکە یعنی ئازاری زراوی بۆ دروست بووە 3 ڕۆژە 4 ڕۆژە با بیکە گەشتە هەفتە و زیاتر بە تایبەتی ئەگەر هەوکردنی لەگەڵا بێ پێڵەن ئەکیوت کۆلیستایتس ئەگەر هەوکردنی لەگەڵا بێ گەشتە ڕۆژی 4می تێپەڕاند باشترە هەتا مەجبور نەبێ ئەمەلیاتەکە نەکە چونکە ئەو کاتە کە هەوکردنەکە زۆرە بێت هەموو ئەم مانتیقە بەیەکەوە ئەنووسرێ ئەو کاتە ئێمە وەکو ستاندارد لە عالەمە نەشتەرگەری بەردی زراو بە نازوور ئەکرێت یعنی لە ڕێگەی 4 کونی بچکۆلەوە نەشتەرگەریەکە بە نازوور ئەکرێت هەموو نەخۆشێک لە باری ئاساییە علمیان پێی ئەڵێن ئێمە لە 90 حاڵەتەکان لەوانەیە بە نازوور بۆمان بکرێت لە 10 لەوەیە بگۆڕین بۆ فتح يعني هەڵدڕین وەکو طریقە کلاسیکەی جاران بەڵام ئەگەر هاتو هەوکردنی لەگەڵا بێ پێڵەن لە 150 چونکە ئیلتیهابی هەبوو هەمووی بەیەکەوە نووساوە تۆ ئەچیتە ناوەوە مجازەفە بە بۆری زرا و بە پەنکریاس و بە جگەر و بەو ئەندامانەی 4 دەورە و ناکەی لەگەڵ کەواتە خلاصەی کەلام ئەوەیە بەردی زراو حەلەکەی تەنها نەشتەرگەریە پێش ئەوەی حاڵەتەکەی بێ بە ئیمرجەنسی هەر ئازاری بۆ دروست بوو لە ڕۆژی یەکەم و دووەمە عەمەلیاتەکەی بکا باشە ئەو کاتە هەم نسبەی عملیاتەکە نەجاحەتی باشترە هەم بۆ جەڕاحەکە ئاسانترە هەم لە ڕووی مادیوە کولفەیەکی کەمتر لەسەر نەخۆشەکە ئەکەوێت هەم نەتیجەی عملیاتەکە زۆر باشتر و زۆر دڵخۆشکارانەترە بێت هەم بۆ نەخۆشەکە و هەم بۆ ئێمە باردۆخەشی ڕەنگە خراپتر نە لە دوایی طبعا یعنی تۆ ئەگەر تووشی هەوکردنی زراوە بێ لەوەی ئەم نەخۆشە تووشی ژەهرایی بوون بێ بچێتە عینایە شەوی 500,000 بۆ بنێنە سەر تاکە لەوە چ عملیاتی زراوی خۆی ئەوە تەکلیف نەکا لە ئەوڵا لەسەر ئەم نەشتەرگەری بەردی زراو کە باسەکەین یەکسەر خەیاڵمان بۆ ئەو بچێت تر کۆتایی بە زراوێنرە و ئێوە زراوەکە لا ئەبەنیان وەکو بەردی گورچیلە بەس بەردەکە ئەشکێنرە و بەردەکە دەرەهێنرێت دەستخۆشەوە پرسیارێکی زۆر باوە خەڵ زۆرێکە لەگەڵی وەکو نەشتەرگەری زراوەکە ئێمە تورەکەی زراوەکە لا ئابین بە بەردەکەوە ئینجانە گوڵە هەر ئەوەنێ گوڵەکە دەرکەی بە ئینجانەکەەوە لای بین ناتوانانی بەردە چکە دروستە بێتەوە یعنی سەرچە منبعەکە مەغزانەکە ماوەتەوە جاری کە دروستە بێتەوە بەردی زراوەکە هەعنی لەگەڵ تورەکە بەیەکە و هەردووکی پێکەوە لا ئەبرێ بەڵام لە هەنی حاڵەتە هەیە ئەو حاڵەتانی کە ئیلتیهابەکە زۆرتونە ئەو کاتە تۆ کۆمپلیت زراوەکە لا نابیت بۆ نەشتەکە پێڵەن سەبتۆتاڵ کۆلیستەکتۆمی یعنی تقریباً لە 180 بۆ 90 زراوەکە لە ئەبەی بەشێکی بچکۆلە پێڵەن ستەم بەشێکی بچووک ئەهێڵیتەوە ئەو بەشە بچووکە ڕێک دەتەنیش بۆری زراوە ئیلتیهابی کردوتۆ ناچی مجازەفەی پێوەقی ئەلەم حاڵەتانە بێت کە بۆ نمونە بەشێکی زۆر کەم لە زراوەکە ئەیڵێتەوە ئەگینان لە حاڵەتی نۆرماڵ و ئاساییە کۆمپلیت زراوەکە لی ئەەکەیتەوە لای ئەبەی بەڵام لەو کاتێشە ئەگەر شتێکی وا ڕووبات تۆ بێ بە نەخۆشەکە بڵێ من زراوەکەم هەمووی لا نەبردەوە لە 5 بۆ 10 زراوەکەم هێشتوتەوە بۆی ساڵە 2 ساڵ سیانی کە سۆنەری کردە لە شوێنێکە پێی نەڵێن ئەوە چێ خۆتۆ زراوەکە لا نەبراوە یعنی من توانم بڵێم ئەو نزیکی 8 ساڵە لە جەڕاحیان تا ئیسا یەک نەخۆشمالی هاتو هەمووی لا نەبردەوە هاتوونە دەڕۆژ پێم وتۆ تو من لە 100 نزیکی 90 زراوەکەتم بۆ لابد هەنێکم هێشتۆتەوە چکە ئیلتیهابەکە ئەوە بە قۆت بووە مەجال نەمە نزیکمەوە بۆیە مستەقبەلەن پیانوتی زراوەکە و زراو دروست نابێتەوە یەکجار لابرد دروست نابێتەوە ئیلا مەگەل لە ئەوڵەوە هەمووی لا نەبیت بەشێکی بچووک بیاڵیتە ئەو کاتە ئیش بە نەخۆشەکە ئەڵێ بۆی معلوماتی لەسەر خۆی هەبێت پەیوەندی چییە لە نێوان قڵەوی و گرفتەکانی زراوە
ئینسان بەچی قەڵەوە بێ بۆ خواردنانی ئەیخوا ئیتر شیرینیە یان چاوریە لەگەڵی کاتێک من تۆ ئەم خواردنانە ئەخۆی جسم چاوری زۆرە بێ لەگەڵی ئەو کاتە مادەیەکی زیاتری پێویستی بایڵ ئەم مادە سەوزە زیاتر دەرەدرێت کە زیاتر دەردرا مەغزانەکەی زیاتر بێ خەزم کراوەکان زیاتر بێت کە خەزم کراوەکان زیاتر بوو زیاتر بەردی زرا و دروستە بێت. باش پێشەوەی دەستکەین بەتەوەرەکە جەنابەت باسی بابەتێکت کرد لای من زۆر سەرنجڕاکێش بوو ئەو کەسانەی کە نەشتەرگەری قارسی مەعیداکەن چووکردنی مەعیداکەن بەشێکی لابن ئەوانە زۆربەی زۆریان تووشی و گرفتە ئەبن هۆکاری چییە؟ هۆکارەکە گەڕێتەوە هەر بۆ هەمان مەبەست کە ئینسان کە نەشتەرگەری قەڵەبی ئەکات چ گۆڕینی ڕێڕۆ بێ چ نەشتەرگەری بڕینی مەعیدە بێ کاتێک کە ئینسان ئەم نەشتەرگەریانە ئەکا بڕی کەم لە خواردن ئەخوات ئەو کاتە وەزنیدا ئاباسی ئەو کاتە ئەو مادە سەوزەی کە لە جگەرە جسمی پێشتر ڕاهاتۆ زۆری دەرداوە یەتە ناو مەغزانەکەەوە یەتە ناو تورەکەی زراوەکەەوە یەک لە تورەکەی زراوەکەی دەریە ئەو لە کاتی خواردنی چەور و خواردنی ژەم و قورساکە تۆ خواردنەکە زۆر ناخوا خواردنی قورس و چەوری زۆر ناخۆک و جاران ئەم زیاتر ئەمێنێتەوە تایە ئەها وەکو ئاوی مەنگی لێیە کە مەنگ بوو ئەم خڵتە و ئەم خوێ و ئەم زبریە ئەچێت لە بنی تورەکەی زراوەکە ئەنیشێت و وردەوە دەیەکە گرێت و بەردی زرا و دروستەکە کەواتە زۆرینی ئەوانەی نەشتەرگەری قارسی مەعیداکەن تووشیە بن شەک نییە زۆرینە لە کتێبە عیلما ئەڵە تقریبا لە 120 بۆ لە 130 ئەو کەسانی کەوا نەشتەرگەری قارسی مەعیدە و گۆڕینی ڕێڕەوی زراوەکەن تووشی بەردی زراوە بن هەشیانە چکە عادەن ئەمانە بۆچی عملیاتەکە قەڵەون هەشیانە هەر لەگەڵ لە ئەوڵەوە کە عملیاتەکەی بۆ ئەوکەی بەردی زراوی هەیە ئەو کاتە ئەتوانی لەگەڵ عملیاتی قارسی مەعیدە یا گۆڕنی ڕێڕەوەکە عملیاتی لابردنی زراوەکەشی بۆ بکەیت. باش کاکتۆر لە هۆکارەکانە باسی خواردنت کرد ئەو خواردنانە چینکە ئەبنە هۆکار بیان گرفتێکی زیاتر دروستەکەن ڕەنگە ئەگەری بوونی بەردی زرا و زیاد بکەن لەو حاڵەتەیە لە ڕووی خواردنەوە بە پلەی یەکەم خواردنی چاور بەس چاور ئەو کەسانی کە خۆشخۆڕن و خواردنی چاورە خۆن تۆ ئیسەگەی بێتکەێنەوەندەکان بەدەکمان خەڵکە بۆ بەردی زرای هەبێت لە وڵاتی خۆمانە چکە خەڵک ئەم خۆشخۆری و ئەم مەعیشەتەی ئەسەی نەبوو خواردنی چاور ئەمە باوترین و ئەو کەسانشی لە ئافرەتا کە حەبی منعوەرەگرن یەکێکە لە سەبەب ڕئیسەکانی دروستبوونی بەردی زرا ئاوی سارد کێشێنی نا پەیوەندی بە خواردنەوە ئەوە گریمان زراومان لابرد جنابەت فەرموودی یەکێکە لەو ئەندامانەیە بەبێ زراویش مرۆڤ بتوانێت بەڵام خۆی گەورە هەر شتێکی دروستکرد بێ حیکمەت نییە کاتێک کە ئەم ئەندامە لا ئەبرێ لە جەستە تا ئەو کەسە لە ژیان نابێ مزاعفاتەکانی چین کە لەگەڵی ئەبن چ شتێک گۆڕانکاری لە جەستەی لە ژیانی ئەم کەسایەتە ئاراوە وەکو مزاعفاتێکی زۆر گەورە و فەزیح مزاعفاتێکی وای نییە کەوا کێشەی بۆ دروستکە لەگەڵی بەڵام عادەتەن لە دوای نەشتەرگەری زراوەوە من پێیان ئەڵێم 4 بۆ 6 هەفتە چاوری سوورەوە کراو نەخوا چکە جسمی هێشتا لەگەڵ نەبوونی ئەم زراوەیە ڕانەهاتەوە کاتی خواردنی چاوری سوورەوە کرا و ژەمی قورسەخوا تووشی ئازاری مەعیدا بێت یان هەنێ جا تووشی سکچوونی ئەبێ ئەڵە دکتۆر سکچوونەکەم هەستەکەم پارچە چاوری و چاوری دانێ لە پیسایەکە بۆیە پێیان ئەڵێن 4 بۆ 6 هەفتە لە دوای نەشتەرگەری زراو خواردنی چاور بۆ نمونە چاوری و ژەمی قورس نەخوا لە دوای ئەوە وردە دەست پێ بکاتەوە زۆر جار ئەو کەسانی کە بەدی زراوەکەن بە تایبەتی لە ساڵی یەکەم و دوای ئەوەیە چکە هەن خواردن ناخۆن ئەو حەزەرەکەن لە خواردنەکە وەزنیاندا ئابازیە تۆزە زەعیفە بن بەڵام دوای سێرێکا زەعیفە دەسەکاتەوە بە خواردن ها ئەیوێت تەعویزی بۆ بکاتەوە ئەخیرن وای لێ دوای 15 ساڵە کەمێک قەڵەوترە بنەوە یعنی لە بیدایەتەوە زەعیفە بن بەڵام هەشیانە لە دوای 15 ساڵەوە کەمێک قەڵەوە بێ بەڵام ئەم زەعیفیەکە زۆرە نەقەڵەویەکە زۆرە ئینسان دەستکاتەوە بە نۆرمال لایفستایلی خۆی وەکو پێش بەردی زراوەکە بە مەرجێ ئەو 4-6 هەفتەی یەکەمە چاوری نەخوات هیچ شتێک ڕوونادات و شتێکی خراپ نییە. زۆر باش کاکتۆر باس لە خۆپارێزیەکان بکەین ئایا تەنها بە نەخواردنی خواردنی چاوریان ئێوە پزیشکان چۆن ڕێنمایی کەسێکەکەن کە خۆی پارێزە لە دروستبوونی بۆ بەردی زراویان گرفتانی کە لە زراوە ڕوئەدا وەکو خۆپارێزیی دیاریکراو نییە بڵێ من ئەمە نەکەم بەڵام بەعام ئینسان وەزنی قەڵەوی وەزنی دابەزێنێ زۆر باشەکە کەمتر تووشە بێت وەکو وتمان حەبی منتێکێکە لە سەبەبەکان ئافرەتە تا بتوانین نەیخوا باشترە و وەرزش و جسمێکی سەحی هەبێتێکە لەوانەیە کە والی ئەکا تا ڕادەیەک منعی دروستبوونی بەردی زراوەکە ئەگیناوەکو شتێک بڵێ لە 100% منعیەکە هیچ شتێک نییە لە منداڵە توش نابێت واریدە لە مناڵە توش بێت باسی بابەتێکت کرد و توانێت کە بەردی زراوە نێت سەرەتا ئەگەر خواردنی سوورۆکرا و چاوری زۆر خۆن لەوانەیە پیسایەکان چاوری زیاتر هەبێ وگران ئەمە من شتێکم بیرکەوتەوە ماوەیەک پێش ئێستا باو بوو ئەوانەی کە یانویست زەعیف بن حەبێکیان وەرەگرت
ینی بە تەواوەتی ئەو شەوری ئەیان خوارد هیچی هەڵنا ئەمشدا هەمووی لەگەڵ پیسەکاتەوە ئەوە کاکتۆر ئەوەیە زراو لە ئیش ئەخا ئەو حەبێکە ئەیان خوارد چی ئەوە بووە ئەو حەبە وا لە ناوپۆشی ڕیخۆڵە ئەکا ئێمە شتێکێ بە کوردی پێڵە مەمیلە مەمیلەکان کۆڵی وردووە لە ناوپۆشی ڕیخۆڵەکان و ڕیسێپتەر وەکو وەرگروان کاتێکە خواردنیەت ئەو یەکێک بەشی چەوری خۆی با یەکێ بەشی پرۆتینی خۆی با یەکێ بەشی شەکری خۆی با ئەوە لەم مەمیلانە ئەکا چۆڵە دەمیاندا ئاخا ناهێڵتکەوە ئیسفادە لەم چەوریە بکەن وی ئەو چوری ئەڵەوەکو دەم ئەی بلێت دەمەوە ئەی خۆی کەمترین ئیسفادەی هەڵمژینی لێک لە تا شخصێکی ئاسایی ماجبوور لە چێ لە ڕێگەی ڕیخۆڵەکان لە پیسایی و لە خوارەوە فڕیە دەرەوە ئاوای میکانیزم بابەتێکمان هەیە خێرا دابەزاندنی کێشە ئەو هیچ پەیوەندێکی هەیە بە گرفت لە زراودا ئەو کەسانی کەوا خێرا دابەزینی کێش دروستەکەن بە تایبەتی ئەو کەسانی کەوا کیتۆ ئەکەن ئەوانشێکی لەوانی کەواریدا کەمانێکە 10 کیلۆ دابەزانێ هەم دووشتە هەم خواردنەکەی پشت بە پلە یەکەم پشت بە چەوری ئەبەسێت هەم لە ناکاو دابەزینێکی وەزن پێڵێن ڕاپید ویت لۆس هەردووکیان مەترسیم وە دروستبوونی بەردیزرا باش ئەویان پرسیارم لە ئەوڵەوە کردە بەڵام کەسێک هیچ ئازاری نییە ظاهرن من سواز بۆ خۆی ئازارێکی بەردی زراوم نییە ئەگەر بمەوێ بزانم ئایا من بەردی زراوم هەیە یا زراوم تەندروستە یا بەرەو نەخۆشی ئەچێ ناچێ ئەو پشکنینانە چین و ئەبێ لە چیوە دەست پێ بکەم بۆی کە چۆن ئەوترێ ئێوەی پزیشکانی بەڕەگەڵن 6 مانگ یان لانی کەم ساڵی جارێک ئینسان چێکێکی خۆی بکە ئایا بەڕاست بۆ زراویش پشکنینی پێشوەختە هەیە یان نا پشکنینی پێشوەختە بەبێری کەسەکەیە من ئەگەر بیرکەمەوە بۆ دایکم باوکم عایلەکەم زۆر بەیان بەردی زراوی هەیە احتیمالی زۆرێ منیش هەمە سادەترین کە بیکەیت ئەوەیە چۆن سۆنەرێک بەڵام باشترە سۆنەری ئەو سۆنەرانی کەوا بۆ زراو ئەکرێ باشترە 6 ساعت 8 ساعت پێش سۆنەرەکە ئینسان هیچی نەخواردوێ واتە بەسکی بەتاڵ و بە برسێتی بچە سۆنەرەکە بکە ئەمە یەکێکە لە باشترین پشکنینە پێشوەختەکان کە سۆنەر هیچی تێناچێت 10,000 15,000 لای دکتۆرێکی باش 6 ساعت 8 ساعت کە شخصەکەی چی نەخوارد بچێت سۆنەری بکە و پێی دەرەکە هەر جرفتێکی بێ پێڵێ دەرەکەی بڵ باش کاکتۆر کۆتا ڕێنمایەکانت بۆ ئەو کەسانی کە گوێبیستمانە بن و باسی لایفستایلکین کە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر هەموو لایەنەکانی ژیانمان مرۆڤێک کە لایفستایلێکی تەندروستی هەبێ بێگومان تەندروستیشی ڕەنگە باشتر بێت و کاریگەری هەبێت پێش ئەوەی کۆتا وتە باسکەی حەزەکەم پۆینتێکەکەیەوە بەستانەکە نیش خۆم کەوت ئاخیرەوە بیم کردەوە شتێکی پێڵن گۆڵبڵەدەر پۆلیپ یعنی گۆشتی زیادەی زراوە گۆڵبڵەدەر پۆلیپ یعنی لە ناوپۆشی زراوەکەیە وەکو شێوە پامە پەنجە شتێکی ئەوە دەرەچێت پێڵەن گۆشتی زیادە پۆلیپی پێڵێن ئەم پۆلیپە هەروکە ئەو گۆشت زیانی زۆر چۆن لە ملەوە لە جسمەوەی لە ناوپۆشی زراوە ئەمە پێڵەن پۆلیپ ئەم پۆلیپە کەی پێویست بە نەشتەرگەری ئەکات ئەگەر بێت و لەگەڵ پۆلیپەکە عین لەگەڵ گۆشتە زیادەکە بەردی هەبوو پێویستە نەشتەرگەری بکە ئەگەر هاتوو حجمی ئەم پۆلیپە ئەم گۆشتە زیادەیە 10 میلیمتر بێ یعنی 1 سانتیمتر و زیاتر بێت پێویستە نەشتەرگەری بکات ئەگەر هاتوو شخصەکە کەسێک لە عایلەکە گرێ شێرپەنجەی زرا و بۆری زرا و جگەری هەبێت باشترە ئەمەلیات بکە ئەگەر هاتوو ئازاری بۆ دروست بووە دەرکەوت و ئەکیدا کە ئازارەکە بەهۆی ئەم گۆشتە زیادەوەیە تەنها لەم 4 حاڵەتە پێویست بە نەشتەرگەریەکە ئەگەر من نتوان وڵم ئێستا زیاد لە 15 نەخۆشم هەیە ئەم گۆشتە زراوەیان هەیە نەپێویست بە هیچ چکات چونکە هیچ یەک لەو مواصفاتانیە کە باسم بەڵام پیان ئەڵێم 6 مانگ جارێ سۆنەرێ بکە ئەگەر زانی حجمی گۆشتەکە گەورەتر بوو نزیک بۆی لە 1 سانتیمتر ئەو کاتە عملیاتی بوو بەس باست لە شێرپەنجەی زراو کرد ئەویان چۆنە بەسەر چاوی سەبە ئەمە مۆزەعش مەبەستم هەر کەسێک گۆشتی زراوی هەبێ گۆڵبڵەدەر پۆلیپ ئەگەر ئەم 4 شتەی نەبوو ئازاری نەبوو بەردی لەگەڵا نەبوو حجمەکەی لە 1 سانتیمتر کەمتر بوو و عیلەویان شێرپەنجەی زرا و بۆری زراوی نەبوو پێویست بە نەشتەرگەری ناکات پێویست ناکات بدرسن بەڵام 6 مانگ جارێ سۆنەرێ بکە کەی زانی حجمەکەی گەورەتر بوو یان یەکێ لەو چوارەی بۆ دروست بوو ئەو کاتە نەشتەرگەری بۆ کرا هەموو خانە و شانەیە کە لە لەشە لێ ئەکرێت و ئەنێتێ بۆ زەرع ئێمە ئەم زراوە لەیەکە ئینێرین بۆ زەرع هەنێ جار واریدا بێتەوە شێرپەنجەی زراوە لەگەڵی شێرپەنجەی زراو باو نییە یەکێک لە شێرپەنجە کەمەکان بەڵام لەگەڵ ئەوەشە یەکێکە لە خراپترین جۆری شێرپەنجە کوشندەیە زۆر کوشندەیە یعنی یەکێکە لە کوشندەترین شێرپەنجەکان یەتەوە نەتیجەکە هاتەوە گە ئیلتیهابات و هیچی ناوێت ئەگەر شێرپەنجە بوو ئەو کاتە دەسەکرێت بە مەرحەلەی تر پێویستەکرێت ئەکید بیتەوە بزان شێرپەنجەکە بڵاو بووەتەوە بڵاو نەبووەتەوە دەرەجەی چەنە ئەو کاتە لەوانەیە پێویست بە نەشتەرگەری بکە لەگەڵ بە شەکلە بۆری زراو لە ئەبرێ بە شەکلە جگەر لە ئەبرێت لیمفەگرەکانی دەوروبەری زرا هەمووی پاکەکرێتەوە یعنی کەمە شێرپەنجەکە بەڵام یەکێکە لە کوشندەترین جۆرەکانی شێرپەنجە لەشە ئەوەی خاتون پرسی
دوار ڕێنمایی تۆ بۆ لایفستایل ینی وی کە بەدەر لەوانی باسمان کرد چی بوو ینی دوڕێنمایی ئەوەیە ئینسان کە قەڵۆپی هەڵباوەزنی خۆی دابەزێنێت ئەو کەسانی کە ئەزانن لە قەڵەوی کێشەیە دکتۆرزانی کاکدانە سەبەبە بۆ هەموو شتێک یعنی بۆ هەموو شتێک بۆ لایانی دەرونی بۆ لایانی جەستەیی بۆ ئەوەی تۆ بیری لێ ئەەکەتە پێ یعنی هاوە دەستێکی قەڵەوی تیامۆڕاکە ئەو کەسانی کە عایلەوی دایکی باوکی خوشک و برای بەردی زراوی هەیە ئەمیش مەترسی لەسرە سادەترین شت ئەوەیە سۆنەرێک کا بۆ ئەکیت بوونەوەی خۆی هەر کاتێ بەردی زراوی هەبوو هەر کاتێ بەردی زراوی هەبوو ئەوێ نەشتەرگەری بکە بەڵام نەشتەرگەریەکە ئیمەرجەنسی نێڵەن لەو دەقای بکاو بترسێت کە ئازاری بۆ دروست بوو باشترین کات بۆ کردنی نەشتەرگەری زراو 3 بۆ 4 ڕۆژی یەکەمی دروستبوونی ئازارەکە زۆر باشە وڵا با یەکشت بستم لە ئەخیرە فەرموون لە دوای 45 ساڵەوە و مناڵیش کەمن وانە کەمترن بەراورد بەگەنج هەن بەڵام کەمتر کەواتە ینی ئەوانی کە لە 45 و 50 سەرەکەون ینی ناڵین توش نابن بەڵام زۆر کەمترن کەمترن بە بەراورد بە گەنجەک وانە بەڵێ خۆش زۆر بەڕێز دکتۆر هێمن مەحموود محەممەد پسپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەوی بە نازۆر سپاس بۆی لەم تەوری لەگەڵمان بووی زانیاری باشت سپاس بۆی و بەهیوانی سوود بەهموداک